كابرای تبدیعی بە هەمان شێوە دەتبینێ لەگەڵ مبتدیعێک تەواو ئەسڵ لەودا سوئی ظن بەرامبەر بە تۆ دێت تەفسیری دەکا بەو شێوازەی خۆی دەیەوێت حەقی نییە چۆنە و چۆن نییە بەو شێوازەی بۆ خۆی دەیەوێت بەو شێواز تەفسیری دەکات یعنی بۆ نمونە تۆ لەگەڵ کەسێک دادەنیشی بۆ خێرێکی زۆر گەورە بۆ مسلمانان ئەو ڕێک دێت عکسی دەکاتەوە گومانێکی زۆر شەڕت پێدەبات ئەم حەدیثەی بەردەستمان ئەمەیان هەڵگەڕاندەوە و کردیان بە منهەج لە ئەهلی سونە ئێستا کەوتت منهەجی چ کاتێک تۆ منهەجی إياكم والظن نما عليكم بالظن نەگە إياكم بالظن وتجسسوا دەیکا کە شت کۆکەنەوە معلومات کۆکەنەوە چی دەزانن لەسەر فڵانە کەس وتباغضوا ڕقتان لێ بێتەوە وتدابروا پشتی لێ بکەن سەلامی لێ نەکەن مقاطعی کەن هەجریان کەن وغيبتيش ڕێک حەدیثەکەیان هەڵگەڕاندوتەوە ناویان نا منهج بەڵام منهج إبليس والله وليس منهج رسول الله عليه الصلاة والسلام بلى بيقوم أو لهم زيادة الغيبة إيوه يخوي فعلا واشن كاميان زياتر ثرثارة زور بڵێە زۆر جنێودەرە زۆر قسەی سووک دەکا زۆر قسەی ناش ئەو مەنهەجی خەستە بەنا بەخوا فعلا يعني دیقەتان نەداوەتێ کامەیان لە هەمووی دەم شڕتر و زمان پیستر و زبرترە ئەوانە مامۆستان ئەو مامۆستاکانیانە خوا پەناماندە